فەڕەنسا لە بەرتەسەکردنەوەی ئازادی ئاینیەکانی موسڵمانان بەردەوامە. لە دوایین بڕیاریشیدا پۆشینی عەبای ئیسلامی لە ناوەندەکانی خوێندن قەدەغە کرد. گابڕێل ئەتال وەزیری پەروەردەی فەڕەنسا ڕایگەیاندووە هێرش بۆ سەر عەلمانیەت زۆر زیادی کردووە، بەتایبەت لە ڕێگەی لەبەرکردنی جلوبەرگی ئاینی وەکو حیجاب و پۆشاکی درێژ کە لە هەندێک دام و دەستگاکان دەرکەوتووە. لەمە دواش ڕێگە بە قوتابیانی موسڵمان نادرێت عەبا لە ناوەندەکانی خوێندن بپۆشن. قەدەغەکردنی لەبەرکردنی عەبای ئیسلامی لە کاتێکدایە لە ساڵی 2004ەوە پۆشینی حیجاب واتە سەرپۆش لە قوتابخانەکاندا قەدەغە کراوە. هەروەها لە ساڵی 2010ەوە پۆشینی نیقاب لە شوێنە گشتیەکان قەدەغە کراوە. ئەم کارانەش تووڕەبوونی موسڵمانان و ڕەوەندی ئیسلامی لێکەوتۆتەوە. قەدەغەکردنی پۆشینی حیجاب لەلایەن یاریزانانەوە. مانگی حوزەیرانی ئەمساڵ لە درێژەی دژایەتیەکانی موسڵمانان ئەنجومەنی دەوڵەتی فەڕەنسا پشتیوانی لە بڕیاری قەدەغەکردنی حیجاب پۆشینی یاریزانانی تۆپی پێی لە پێشبڕکەی فیدراسیۆنی تۆپی پێی فەڕەنسادا پەسەند کرد. ئەمەش لە کاتێکدایە لە ساڵی 2021 ڕێگە بە مەلەوانگە گشتیەکان درا پۆشاکی مەلەکردن قەدەغە بکەن. دژایەتیەکانی حکوومەتی فەڕەنسا بۆ موسڵمانان جۆرا و جۆرن. لە ساڵی 2020 ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا ڕایگەیان ئیسلام لە قەیراندایە. ئەم لێدوانەی ماکرۆن تووڕەیی بەرفراوانی موسڵمانانی لێکەوتەوە و بە بێڕێزیکردن بە ئیسلام لێک درایەوە. هەر لە ساڵی 2020 گۆڤاری شارلی بدۆی فەڕەنسی بێڕێزی بەرامبەر پێغەمبەری ئیسلام درودی خۆی لەسەر بێنواند و کاری کاتیری بڵاو کردەوە کە تێیدا وەک کەسێکی تیرۆریست ناساندبووی. درۆی ئازادی و یەکسانی لە دامەزراندنی کۆماری فەڕەنساوە دروشمی سەرەکی ئەو وڵاتە بریتیە لە ئازادی و یەکسانی و برایەتی، بەڵام ڕێگە نادرێت موسڵمانان لە پۆشینی جلوبەرگ و سەرپۆش و نیقاب ئازاد بن. ئەمەش دووڕوویی عەلمانێتی فەڕەنسی دەردەخات. لە ئێستاش داوانەی پابەندی لابردنی سەرپۆش نابن لە ناوەندەکانی خوێندن و لابردنی نیقاب لە شوێنە گشتیەکان سزا دەدرێن. ئەمەش پێشێلکردنی دروشمی ئازادی و یەکسانی و تێکدانی پێکەوە ژیانە. ترس لە موسڵمانان لە فەڕەنسا ژمارەیان 5 ملیۆن کەسە و نزیکەی لە 10% دانیشتوانی ئەو وڵاتە پێک دەهێنن. بەرتەسەکردنەوەی ئازادیەکان و دژایەتی ئیسلام لە فەڕەنسا هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە ترسیان لە گەشەی خێرای ئیسلام لەو وڵاتە هەیە. هەر لە سەرەتاشەوە عەلمانیەت و سیکۆلاریزم لەو وڵاتە زۆر بەتوندی گیراوەتە بەر و بە پاساوی لادان لە بنەماکانی عەلمانیەت دژایەتی ئیسلام دەکرێت. دەسەڵاتدارانی فەڕەنسا لە ئەفریقیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست پشتگیری ڕژێمە دیکتاتۆرەکان دەکەن و خێر و بێری ئەو وڵاتانە لە وزە و کانزا گرانبەهاکان بۆ خۆیان دەبن. کاتێکیش موسڵمانان دەچنە فەڕەنسا دژایەتی و بێڕێزیان بەرامبەر دەکرێت.